کۆنگرەی چواردەی پارتی لە دوهۆک ڕێک دەخرێت و دار و بەردی دوهۆکیش زەرد هەڵگەڕاوە. پارتی کۆنگرەکەی بۆ شەرعیەتدانەوەیە بە مەسعود بارزانی و کوڕەکانی. ساختەکاریەکانی پاراستن و دەزوەردانەکانیش لە یەکەم ڕۆژی ئامادەکاریەوە دەری خست. کۆنگرەکە تەصفیە حساب و پاکتاوی باڵەکەی نێچیروان بارزانیە. ئێستا ململانێ و دەمەدەمی نێچیروان و مەسرور گەیشتۆتە لووتکە و دەریشکەوت مەسعود بارزانی خۆی یەکلا کردوێتەوە و مەسروری کوڕی بەجێگرەوەی دەزانێت، چونکە بێدەنگی لە بەرامبەر ناڕەزایەتی لە ئەنگرانی نێچیروان بارزانی هەڵبژاردووە و وەک بایەک بەلای گوێیدا ڕۆیشت. هەرا و هوریایی ئەو هەموو کادر و لایەنگرەی پارتی لەبارەی تەزویر و ساختەکاریەکان و دەزوەردانەکانی پاراستنەکەی پارتی کە لە ژێر فەرمانی ڕاستەوخۆی مەسعود بارزانی کار دەکات بێ ئەنجام بووە. ئەوە تا کۆنگرەی پارتی لە دوهۆک دەکرێت و لە ئێستاوە شارەکە زەردپۆش کراوە و دار و بەردی بە وێنەی بارزانی و ئاڵای زەرد داپۆشراوە. دوهۆکی داسینیا و مەتین تەلبەند کراوە و بە تەواوەتی کراوەتە بارەگای لقی یەکی پارتیان. تەواوی ئەو ڕێگەیانەی دەچنە شوێنی بەستنی کۆنگرەکە پاک و خاوێن و کۆڵان و جێگەی خەڵکەکەشی بێخاوەن کراوە و پشتگوێ خراوە. لەم کۆنگرەیەدا کۆی لە نوێیەکانی پارتی نزا و پاڕانەوە لە خاوەنەکەیان دەکەن پلەی تایبەتیان پێ بدرێت. ئەوانیش هەمویان نا، تەنها ئەوەی بەیعەتی بەبرا گەورە داوە کۆنگرەی چواردەی تەصفیە حسابی پارتی پێدەچێت دروشمی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی بگۆڕێت و ببێتە بۆ پێشەوە پێشمانکەوە برا گەورە و خەڵکیش کەیفی خۆیەتی.